some discussions before about your organization. That is a very good one, and necessary to have visa to enter Kurdistan region, but ئەوڕۆ کۆمەڵێکی بەرچاو لە قوتابیانی کوردستانی لە هەر چوار پارچەی کوردستان لە هۆڵەندا و لە ئەڵمانیا سەردانی یونیۆنیراتی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد لێرە ئەوان لە چوارچێوەی سەردان و هەندێک پرۆگرامێک کە لە پەرلەمانی ئەوروپایان بوو سەردانی بروکسێلیان کردو و سەردانی ئێمەشیان کرد بۆ لە نزیکەوە ئاگادار بوون بە کار و چالاکیەکانی یونیۆنیراتی حکوومەتی هەرێمی کوردستانی شێتی ئەوروپا و کۆمەڵێک پرسیاران هەبوو لەسەر ئەو پەیوەندیانە و لەسەر سیاسەتی ئەوڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دوا ڕۆژی هەرێمی کوردستان و هەروەها لەسەر ئەو پرسە سیاسی و ئابووری و ئەو پرسە گرنگانی تر کە پێویست بوو بیزانن و پرسیاران هەبوو زۆربەی ئەو قوتابیانە لە ئاسی سیاسەتی نێودەوڵەتی و دیپلۆماسی دەخوێنن لە ئەوروپا و دەکرێت استفادێکی و سوودێکی زۆر باشیان لێبی. With the project Voices of Diversity, we are strengthening the voice of young people in Germany and Netherlands to speak up for themselves, because many Kurds, seen as a minority, are a target of mobbing, of discrimination, and we want to change that. ژیان لەم شارەدا پڕە لە چالاکی و قوربانیدان و پڕە لە هزری جوان کللتوری جوان و پێشکەوتن کرانەوە بەڕووی هەموواندا و هەر ئەمە ژوای کردووە بێتە پایتەختی ڕۆشنبیری و ماڵێک بۆ هەمووان. ئازیزان بە ناوی دەستەی کارگەری ڕێکخراوی سەرەتا بۆ یادی 22 ساڵی دامەزراندنی شاری سلێمانی و گورەسبای لە هەموو خەڵکی سلێمانیەکەم دوادارم ساڵی پڕکێش و خۆش و بەرەکە بێ بۆیان خۆمان بە خۆشحاڵ ئەزانین و ڕێکخراوی شار لەم هەموو قەرانی کە تووشی شارەکەمان بووە توانیمان بەپێی توانای خۆمان ئاهەنگێکی فنجیلانە ساز بکەین بۆ بۆنی ئەم یادەمەزنەوە هیوادارین بتوانین لە داهاتووە بە شێوەیەکی زۆر شایستەتر خزمەتێکی بچووکی ئەم شارە بکەین و بە شێوەیەکی شایستەتر یادی بکەینەوە. ئەمڕۆ لە شاری سلێمانی بەشداریم کرد لە مەراسیمی 232 ساڵیاتی دامەزرانی شاری ڕۆشنبیری شاری سلێمانی وەکو هاوڵاتیەک زۆر دڵخۆش بووم کە لەم فیستیڤاڵەیە بەشدار بووم بە گۆرانی و بە ئاهەنگەکەمان ڕازا بۆوانێ لامان کاتشا هیوادارم شاری سلێمانی هەردەم لە ئاهەنگ و لە خۆشییا بێت و هەموو ئەو ناخۆشیانی کە بەسەر سلێمانیایەن تێپەڕی بکەن لە مەوتۆ. کۆنسێرتێکمان ساز کرد بە بۆنەی ساڵیادی 232 ساڵی دامەزرانی شاری سلێمانی لە ڕاستیدا ئەکرا لە چاو ئەم یادەدا کە نەڤاڵێکی زۆر شایستە و باشترمان کردەوە بەڵام بە حکمەوەی کە ئێمە لە خەیرانێکی مادی داین وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بەڵام پێمان باش بوو کە ئێمە هەر ئەم یادە بە زیندوی بێڵینەوە و هەوڵمان داوە کە لەو جنجاڵی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان تێکەوتووە بە تایبەتی شاری سلێمانی بتوانین ئەو ئامادەبوانی کە ئێستا ئەمڕۆ لێرە لەگەڵمانان چەند ساتێکی خۆش بە گۆرانی میوزیک پێکەوە پێشکەشیان بکەین. الان این برای 5-6 نفر خیلی خوبه. برای نوزادم اینو من پیشنهاد میدم، کار خیلی قشنگ و خوب. چون ظروف مسی وقتی شما غذا رو داخلش میپزی یونهایی که مس آزاد میکنه با یونهایی که قل آزاد میکنه اثر مستقیم رو غذا میذاره و حالت دارویی داره. هم برای آرامشش خوبه، هم برای موادی که داخل غذا میکنه تا شما استفاده بکنین و اون کمبودهای بدن رو تا یه مقداریش به وسیله پختن غذا توی مس برطرف میشه.